راپۆرتە نێودەوڵەتیەکان ئاماژە بە ڕوخانی بەندایی مووسڵ دەکەن. حکوومەتی عێراقیش خۆی بۆ ئەمە بەستە تەرخان کردووە و گرێبەستی خۆی لەگەڵ کۆمپانیای نێودەوڵەتیەکان واژوو کردووە کە دەست بە چارەسەرکردنی قۆڵایی بەندایی مووسڵ بکەن. سەبارەت بە بەندایی مووسڵ کۆمپانیا بیانیەکان کەم بەم کارە هەستاون. کۆمپانیایکی ئیتالی کە بەناوبانگترین کۆمپانیایە لەو بوارە دەست پێشخەر بووە بۆ ئەم کارە و توانی ئەم گرێبەستە بەدەست بهێنێ. بۆیە ئێمە دڵنیاین کە ئەم کۆمپانیایە لە توانایدا ئەم کارە بە ئەنجام بگەێنێت. ئاندازیارێکی بەندایی مووسڵ ڕدەگەینێت کە مەترسی لەسەر بەنداوەکە نەماوە. کۆمپانیایەکی ئیتالیش دەستی بە نۆژانکردنەوەی بەنداوەکە دەکات. ئەوەی ئێمەی نیگەران کردووە ئەو لێکۆڵینەوە نێودەوڵەتیانە بوو هەروەها لایەنی ئەمریکا و سەبارەت بە بەنداوەکە ئێمەیان ئاگدار کردەوە بە بۆچوونی خۆشمان ئەمە زیادەڕەوی تێدا بوو بۆیە دەوڵەتی عێراق پەنای برد و بە سەرپەرشتی حەیدەر عەبادی توانی گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایەکی ئیتالی پسپۆر لە بواری بەنداوەکان واژوو بکات. پسپۆرە نێودەوڵەتیەکان بە تایبەتی تیمەکانی ئەمریکا لە ئامادەباشیدانە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ ئەوەی بەندایی مووسڵ لە مەترسی ڕوخان ڕزگار بکەن. ئەم پسپۆرانەش ڕدەگەینن کە ڕوخانی بەندایی مووسڵ پروپاگەندەیەکی ڕاگەیاندنە. ئێمە نازانین لێکۆڵینەوەکانی ئەمریکا لەکوێوە هاتوون کە ئاماژە بە نزیکبوونی ڕوخانی بەنداوی مووسڵ دەکەن و کە تیمی ئەمریکیەکانیش ئێستا لە پرۆسەی نۆژەنکردنەوەی بەنداوی مووسڵدا بەشدارن لە ڕووی مادیشەوە پشتیوانی دارایی دەکەن. هەرچەندە بابەتی ڕوخانی بەنداوی مووسڵ بە گرنگ لە قەڵەم دەدرێت بەڵام مەترسیەکانیشی بەردەوام بۆیە چارەسەرکردنی کێشەکان پێویستی بە لێکۆڵینەوە و کاری زیاتر هەیە نەوەک ڕوخانەکەی بەکارەسات لە قەڵەم دەدرێت. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.